ئەو یەکێک بوو لە ژنە ڕەچەشکێنەکانی شاری سلێمانی. 23 ساڵ بەر لە ئێستا هۆنراوەکەی ساڵح بێچاری کردە گۆرانی و کە تۆ هاتی کردە دیاری عاشقان و شاری ڕۆشنبیری. کە تۆ هاتی دوایت هێنا بە ڕۆژانی بەدبەختی من ئەی بەخێر بێنیوانی درەنگانی ناوەختی من کە تۆ هاتی دوایت هێنا بە ڕۆژانی بەدبەختی من بەخێر بێنیوانی درەنگانی ناوەختی من. ئێستا وازی لە هونەر هێناوە و سوپاسی دایکی و داوای لێبوردن لە گوێگرانی دەکات. شیلان عوسمان، ژنە ڕەچەشکێنەکەی شاری سلێمانی. هونەر نازنامەی هەموو نەتەوەیەکە و زمانێکی هاوبەشە کە هەموو گەلان کۆ دەکاتەوە. کوالێتی و بەرزی هونەر پێناسی ئەو نەتەوەیە و ئەو شارە دەکات کە تێیدا بەرهەمێکی هونەری تیا دێتە بەرهەم. لە ڕابردوودا هونەر لە کوردستان لە ئاستێکی بەرزدا بوو. گۆرانیەکان یادگاریان لەگەڵ تۆمار دەکرا. ئەو کات هونەر تێکەڵ بەڕۆح دەبوو، گۆرانیەکان بە نەمری لە دایک دەبوون. مێژویان تۆمار دەکرد و دەبوونە ناسنامەی کورد و هونەری ئەو کات هەتا ئێستاش زیندووە و یەگری بەردەوامی هەیە. یەکێک لەو ژنە هونەرمەندانەش شیلان عوسمانە کە ئێستاشی لەگەڵدا بێت. گۆرانیەکانی چێژی تایبەتی خۆی هەیە و گوێگرتن لێی دەمان باتە دنیایەکی ئەوپەڕی کوردانە. شیلان عوسمان خاوەنی ستایلی تایبەت بەخۆیەتی و لە ناودەنگی ژنانیشدا دەنگێکی زوڵاڵە و لە سەرەتای دەستپێکی کاری هونەری شێوە پارێزگاری لە کولتور و ڕەسەنایەتی هونەری کوردی و شاری سلێمانی کردووە. شیلان یەکێکە لەو چەندان ژنەی شاری سلێمانی کە ڕەچەشکێن بوون و ئەوان بە کارەکانیان توانیان ژنان بخەنە نێو هونەری گۆرانی و فیلم و شانۆ. گروپی کیژانی سلێمانیش دەرخەری ئەو ڕاستیەیە کە هەر لە کۆنەوە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری و پارێزەری ئەو هونەر و میوزیکا ڕەسەنە جوانە بوون کە مۆرکێکە و شارەکەی پێدەناسرێتەوە. ئەو لە نووسینێکدا وازیێنانی لە هونەر ڕاگەیاند و سوپاسی دایکی و هەموو گوێگران و هاوکاران و موزیکژەنان و شاعیران و هاوسەرەکەشی کرد کە چەندین ساڵە هاوکار و پشتیوانی بوون و داوای لێبوردن لە هەوادارانیشی دەکات کە دوای بڕیاردانێکی قورس واز لە هونەر دەهێنێت. شیلان عوسمان لە ساڵی 1970 لە شاری سلێمانی لەدایک بووە و ساڵی 1995 دەستی بەکاری هونەری کردووە. ساڵی 1990 یەکەم بەرهەمی بە ناوی ئەستێرە باران تۆمار کردووە. دەرزەی خۆشەویستی تۆ خەمی دڵی وەرانم لە شەوی تەنیایی ماچرای بۆ داگیرمانم دەرزەی خۆشەویستی تۆ خەمی دڵی وەرانم لە شەوی تەنیایی چەندین ساڵ ئەندامی گروپی کیژانی سلێمانی بووە و چەندین ئەلبوم و گۆرانی تۆمارکراوی هەیە. ساڵی 2007 بەرهەمێکی بە ناوی کۆچ بڵاو کردەوە. ساڵی 2003 لەگەڵ هونەرمەند جەنگین جەمال ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێت و بەرهەمی ئەو دوو هونەرمەندە جگە لە کاری هونەری سێ کچە بە ناوەکانی هێلین و بارین و نینە.